دیگران پروژه نزدن. قينا كدوين منتجي. أوي كحكومة هرم كردستان خوان ببوري فيروس كورونا ده كان في مخبود ده كان في داتا زي هو أوانه بها وكان بنات كان يديكي هرم كردستان والله ما قال أوش. أولا سوني وزيري تجمع كم بقطعته كمالك هوالي. وزيري شهيدان وفاة جوان حكومة هرم كردستان. طيب. ونعطيه زي إدلب كالأنتاجات دولة روسيا بهم الشواسع. کەم چکە ئامانجی ئێمە ئەوەیە زانیاری بین بە ئێوەی عزیز و خۆشەویست و هەمکات لە ئێستا زۆرێک لە بەرنامە و پرۆگرامەکان دەسەبن بۆ هەنێک بابەت کە لە کۆنا ئەو بابەتانە یاخود ئەو شتانی کە قسەیان لەسەر کراوە شتێکی عیبە بووە یاخود قەدەغە بووە واتە بە کوردیەکەی شتێکی بڤە بووە کە نەبووە یاخود شەرم بووە کە دەستبەرم بۆ بابەتان یاخود بۆ ئەو کێشە و ئازارانە بخۆشحاڵی ئێستا زۆرێک لە میدیاکارە خانمەکان دەسەبن بۆ کێشانە و خۆشمان لەم ڕادیۆشە دەسەبین بۆ ئەو بابەتانە هەوڵین زۆرێک لە کێشەکانی خانمان بخینە بەرچاو باڵە ئێستا لایەنێکی نەرێنی زۆرێک لە گەڕێزمە لا دەستگاکان لەو شوێنانەی کە پێویستیان بە میدیاکاری خانمە ئەوەی کە گرنگی بەلایانی جەستە ئەیەن بەلایانی جلوبەرگیانێن واتە نیمچە ڕوود بێ یاخود جلوبەرگی تەسک بێ بۆی کە ئەو کەسی کە سێری ئەکا سەرنجی ئەو ڕابکێشە ئەوەی سەرنجام چێتە سەر جلوبەرگ لەسەر جوانیەکەی بۆ نمونە گرنگی بە زۆر شتی تر نایە بۆ نەزیرەکی یاخود شەهادەی ئەو کەسە لەبەرەوە هیوادارم لێرە ئەو دیاردەیە نەمێنێ زیاتر گرنگی بەلایانی توانە و بە ئاستی قسەکردنی ئەو کەسە بن یاخود بە زۆر بەهرەی تری ئەو کەسە بن و بزانن بەهرەی چی هەیە اینجا. ئەو ژنانەی کە ئامانجدارن ئەو ژنانەی کە بیرەکەنەوانێ ئامانجەکانیان زیاتر خزمەتکردن بێت بە ژنان نەکو دەرکەوتنێکی ئاسایی بێت چونکە ئێستا ڕێگا بەهۆی سۆشیال میدیاوە جاران نەبوو تەلەڤیزیۆنێکی گەورە دانێت تا کەناڵێک بکەیتەوانێ وە سێری کەناڵەکە بکەیت و سێری ئامانج و هەدەف و هەواڵەکان بکەیت بەڵام ئێستا تەلەڤیزیۆنەکە لە موبایلەکەی خۆتە هەموو کەسە توانێت سێری بکەوە بۆ دەرکەوتنیش هەموو کەسێکە توانن لە ڕێگەی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەربکەوێت بۆیە پێویستە ئامانجەکانی ژنان دیاریکراو بێت بۆچی بۆ ئەوەی ئەو ڕنگدانەوەی کە پیشانی ئەدات ژنان چۆن بن بەو شێوەیە دەربکەون واتە ژنان کە دەرەکەون لە ڕاگەیانە ئەو ژنانەی کە ئامانجی خۆیان هەیە و نزیکی فکری ئەو کەناڵی ئەو کاری تیاکات نزیک بێت لە ئامانجەکەی ئەوە چونکە دەرکەوتنەوەکە و ڕنگدانەوەکە پێویستە لەسەر توانە و خزمەتکردنی ژنان بێ ژنان ئەو دەرکەوتنەی کە ژنان پێی دەرەکەون پێویستە قووەتی ژن پیشان بە هێزی ژن پیشان بە نەک ڕوخسارێک و جستێکی ڕێک و دواترەوەی کە بەشێک لە کەناڵەکان ئایبینین وەکو نمایشکردنی جلوبەرگ و ئێمە لێرە وەک ئەگەر خۆشتان پێشتر لێرە کاروباری ئێرەتان بینی بە دەبینێت کە ئێمە لێرە هەموو ئەو ڕۆڵانی کە لێرە دەیگەردرێن لە پێشکەشکردنی بەرنامەیەکە کە چەند ستافێک چەند ئەکیبەکاری تێدا دەکات لە پێشکەشکارەوە لە کامێرەمانەکانمانە لە ژووری ڕێژی کە دەنگ و کۆنتترۆل و ئەو شتانی کە بۆ چوارچێوەی دروستکردنی بەرنامەیەک پێویستە هەموو ئەرکەکان لەسەر شانی ژن وەستێنراوەواتە ئێمە هەمومان بە شێوازێکی بە فکرێکی ژنانە و لێرە کارەکەین یعنی ئێمە ئەو شێوازانەی کە لە شوێنەکانی دیکە لە ڕاگەندەکانی دیکە لە سەندەرەکان لە هەرجێکی حتا لە شوێنە گشتەکانیشتە بەکار دەهێنرێت کە بە شێوازێک و بە ئەقڵەتێکی پیاوانە بیردەکرێتەوە ئێمە توانیمانە لێرە تا ڕادێکی زۆر ئەو بربەستانە بشکێنین بە ئەقڵێکی ژنانەوە بە ڕۆحێتێکی ژنانەوە بتوانین کارەکانی خۆمان بەڕێ بکەین. ئەو ئاستەنگیانی کە هەروکو خودی ژن کامێرەیەک ئەگری ئەچتە ناو کۆمەلگا لەسەر شەقام ئەتەوێ وێنەیەک بگری ئەتەوێ حەدەسێ بگەێنی کۆمەلگا خودی ئەو سیرکردانە خودی ئەو چاولێکردانەی بۆ تۆ بە کامێرەیە کۆچووتەتە سەر شەقام و ناو بازار خودی ئەو سیرکردانە جۆرێکە لە توندوتیژی کە بەڕاستی ئەگەر بەزارێکیش پێمان نەوترێ بە چاو ئەمەنە بە جۆرێکی
نەشیا و سیر دەکەن کە ئێمە هەڵبەت گوێ بەمانە نادەین چکە ئەگەر گوێ بەمانە بدەیت و ئەم ویستانەی کۆمەلگا تۆ بتەوێت وەکو ئەوان بجوڵیتەوە نابێت لە ماڵەوە بیتە دەرەوە لەبەرەوە ئەم کێشێ و زائیدەن بەرکەوتنی ژنی ڕۆژنامەنووس لەگەڵ کۆمەلگایە زۆر زیاترە لەگەڵ پیاوێک کە چۆن بەرکەوتنی هەیە ئێمە دوو جار مەسەلەن حەدەست ڕوئەیە لای ئێمە جارێک لەبەرەوەی ژنین جارێک لەبەرەوەی لەم کۆمەلگا و بیئەیە ئەمانەوێ ئیش بکەین بەڕاستی ژنەکان زۆر لە هاوڕێکانم چیرۆکی سێریان لایە دەتوانم یعنی ئەوان لەوانەیە بە زمانی خۆیان بتوان بیگەڕنەوە بەڵام ناخۆشتریش لەو تەحڕوشانەیە کە بە ژنی ڕۆژنامەنووس دەکرێت کە ئەگەر زۆر زۆر چالاک و ئاکتیڤ و زۆر بوێر نەبێ بەڕاستی لەوانەیە تووشی زۆر شتی ناخۆشتر ببێتەوانێ یەکێک لە کێشەگەرە هەرە گەورەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە زۆرینەی کەناڵەکانی ئەمە کەناڵی حزبین بۆ خۆشتەزانی کەناڵە حزبیەکان ڕێگە نادەن کە لە ڕووی حزبیەوە پلە و پۆستێک بدرێ بە ژنان و هەمیشە ژنان لە ناو ناوەندە جیاوازەکانە بە تایبەتی ناوەندی ڕاگەاندن و سیاست وەک مەترسیەک سیر ئەکرێ نەک وەک کەسێکی ئاکتیڤ و چالاک سیر بکرێ یاخود خاوەن پرۆژە سیر بکرێ نەخێر وەک مەترسیەک سیرەکرێ هەمیشە پیاوان پیان وایە کە پێگەکانیان ئەکەوێتە مەترسیەوە بەداخەوە ئەوەی ئەبینین کە لە کەناڵەکانی ئێمە ڕوئەیە بە تایبەتی ئەو خروقاتانەی ئەکرێتە سەر ژن و مناڵ ئەوە دلیلی سەریح و دیاریکراوی ئەوەیە کە ژنانمان زۆر کەمن لە ناوەندەکانی بڕیاری کەناڵەکانە ڕاستە لە ژوورەکانی هەواڵا هەمانن لە وێنەگرتنا هەمانن ڕیپۆرتەری زۆر زۆر باش و بەتوانامان هەیە بەڵام هێشتا لەو شوێنانەیە کە استراتیژی کەناڵەکە تهدید ئەکاوەدای ڕێژە ژنانمان زۆر زۆر کەمن بۆیە ئەبینی کەناڵەکانی ئێمە زیاتر بە دیدێکی پیاوسالارانەوە ئیشەکەن و بابەتی وا تەرحەکەنە ناو کۆمەلگاکە لەوانەیە 200 لەمەوە پێشیش خەڵک شەرمی بکردای باسی بکەم ئەمە بەڵگەی ئەوەیە کە ئەو بەڕێوبەرانە ناتەندروستانە و بە شێوەیەک مامەڵە لەگەڵ ستافەکانی خۆیانە ئەکەن یەک بە چاوی یەکسانی و ڕێز سەیریان ناکەن بەڵکو بە چاوی ڕەگەز و سیلعە سەیریان ئەکەن ئەمە ئەوە سەلمێنێکە بەڵێ ئەم خروقاتانە زۆر زۆر هەیە بە تایبەتی لەلایەن بەڕێوبەرەکانەوە بێ ئەوەی بێژەرێک بەخۆی بزانێ شەفتەکەی ئەگۆڕێ بێ ئەوەی بێژەرێک بەخۆی بزانێ ناهێڵن لە نەشرەی ئەخبارات دەرچێ خۆشی حازر کردووە بێ ئەوەی ڕیپۆرتەرێک بزانێ لەسەر هەمان راپۆرتی ئەو راپۆرتێکی تر کراوە ئەم ئیزعاجکردن و هەراسانکردنانە تا بگات بەوەی کە هەراسانی گوێچەڵی سێکسیش لەویادا ژن پێویستیان یەک بەخۆ بەهێزکردن هەیە لە ڕووی زانیاریەوە پێویستە خولی ئەکادمی هیچ سڵ نەکەنەوە لەوەی داوای خولی ئەکادمی بکەن خولی بێژەری بکەن خولی زانیاری بکەن و هەروەها پشتگیری یەکتر بکەن لە ناو کەناڵەکانە ئەمە زۆر زۆر مەسەلەیەکی گرنگە و لە حاڵەتی بوونی هەر کێشەیەک یاخود هەر خروقاتێک کە بەرامبەریان ئەکرێ نەوەستن دەنگ بەرز بکەنەوە